بسم الله الرحمن الرحيم أم حسبت أن أصحاب الكهف والرقيم كانوا من آياتنا عجبا بەڵام زۆر کەس وەکو یەکن کچەکەم خۆ ئەمە شتێکی سێر نییە. نا ئەمە تەنیا لە یەکچوون نییە، من ئەوم ناسی. ئەم پەیکەرە لێرە نەبوو. لێرە چ دەکات؟ خاوەن شکۆکە. ئەرێ درستە، ئەو وەکو ئەو تابلۆیە خۆیەتی. نەموتەوەم دیوە؟ نەموت؟ زۆر باشە بابە فیلۆس، ئیزن بدەن. فەرموون ئاغایان، تکا دەکەم، فەرموون تکا دەکەم. خاوەنی ماڵە کێیە؟ لێوە تکا دەکەم جەنابی ئاریوس، هەر پرسیارێکیان کرد وەڵامی بدەوە، پاشان بۆ خۆم بۆتانیشی دەکەمەوە. منم، فەرموون. چۆن بوونە خاوەنی ئەم ماڵە؟ لە بابمەوە بە میراس پێم گەیشتووە و ئەویش لە باب و باپیریەوە. ئەم تابلۆیەتان لەکوێوە هێناوە؟ دەبینن کە تابلۆی منە. تابلۆی ئێوە؟ بەڵێ. ناغا دروستە کە ئەو وەکو تۆیە، بەڵام یەکێکە لە باپیرانی من بە ناوی ماکسیمیلیانوس و تا ئەو جێگە کە بیستومە لە سەردەمی هادریاندا شەهید بووە. لەکوێ شەهید بووە؟ ئەو یەکێ لە حەو شەهیدی ئەشکەوتی سامناکی ئەنجلۆسە. بەڵێ ماکسیمیلیان ڕاوێژکاری گەورەی دەرباری دیوکلتیانوس. ئێوە کێن؟ ئەمڕۆ دوو جاریوەم دیوە من. خۆشم نازانم. وتنی چ فایدەیەکی هەیە؟ چ کەسێ دەتوانێت بڕوا بکات لە حاڵێکدا کە من خۆشم نازانم کە کێم و لەکوێم؟ من لە هەبوونی خۆشم دڵنیا نیم. خدایە تۆ لەگەڵ ئێمە چیت کردووە؟ ئایا ئێوە جەنابی ماکسیمیلیانوس نین؟ چی دەڵێن بابە فیلۆس؟ من لە خەونە دیومە کە ئەوان زیندوو بوونێتەوە و بەرەو لای من هاتوون. بابا فیلوس، ئایا خەون دەتوانێت بێتە بناغی قەزاوەت و بڕیاردان؟ ئێمە واین بە دوای ئەوە کەم پیاوە بناسین. ئایا لە یەکچوونی تابلۆیەک و خەونی ئێوە وەڵامی ئێمە دەداتەوە؟ وتانەوە هێلێن نین؟
نەخێر من مارین ئەمانەیش باپیری منن ئەگەر تۆ هێلن نیت ئەی هێلێنی من لەکوێیە هێلێن هێلێن ئێرکمی گالووس ئێوە لەکوێن یارمەتیم بدەن لەم قەیرانە لەم سەرسامی و سەرگەردانیە ڕزگارە بکەن نازانم ئەو شتەی کە دەبینم ڕاستەیانە من بڵێن چیا دەدە سەر منوێەوەدا پێم بڵێن ئەو شتەی کە من دەبینم خەونێکی ئاڵۆزەیە ڕاستەقینەیەکی شیرین ئێرکمی گالووس ئەی تەواوی خوداپەرستان کە منتان بەجێهێشتووە ئێمە بۆ ڕزگاری ئێوە گیانی خۆمان فیدا کرد ئەی بۆچی بەجێتان هێشتین بڵێن کە ڕاست نییە بڵێن کە هێشتا خەوتوم ئەمانە دەڵێن ئێوەم چەند سەد ساڵ لەمەوبەر لەدەستداوە ئەی بۆچی داخیەوە ئەوەندە جەرگ بڕ و گیان سووتێنە تەنیا شەوێ بەجێم هێشتن بە من بڵێن یەک شەو چۆن 300 ساڵ درێژەی بووە هێلێن ئێرکمی گالووس هەستن و مردنی خوداکان ببینن خوداکان مردون و ئیمپراتوریش هەروە هەستن و سەرکەوتنی خودای تاقانە بەسەر ئیمپراتور سەرکەوتنی چەوساوانی خوداپەرست بەسەر ئیمپراتورانی تەختنشین ببینن کە ئەمانە هەتا هەتایی نین و ئەوینی بە معبود هەتا هەتاییە ببینن کە وادەی خوددا جێبەجێ بووە و بتپەرستی لە ناوچووە و تیشکی ئیمان هەموو جێگایەکی گرتووە ئێستا بە من بڵێن لە دووری و نەمانی ئێوەدا شیوان بکەم یا لە سەرکەوتن و بەختەوەری هاوایینەکانمدا خۆشی و شادمانی بکەم ببینن چۆن داماوم ئەوەی کە گەورەم مەسیحوتی جێبەجێ بووە دەبیسن ڕاستەقینەیە کە تەنانەت لە تاریکیدا لە وتنی دەترسان ڕۆژێ لە ڕووناکیدا دەبیسرێ و ئیمانێک کە لە گۆشەی ماڵەکاندا فێری بوون ڕۆژێ لە سەرمانەکاندا هاواری دەکەم ئەم ڕستە لە ئینجیلم کە خەتێ لە ژێریدا کێشراوە چەند جار خوێندووەتەوە بەڵام تا ئێستا مانای ئەوەم بە دروستی نەزانیوە من ئەو خەتەم کێشاوە بەوا دەزانم من و یارەکانم زیندوو بووینەتەوە تا لە مانای ئەم ڕستەیە تێبگەین و دەسەڵاتی هەق بەسەر باتڵ ببینین ئێوە لەکوێ ئینجیلی نێو ماڵی منتان دیوە ئێوە کێن ئاغا لەگەڵ من وەرن جنابی هەریوس
جاران بە جێگای ئەم دەرگایە دەرکێکی بەردی بوو. ڕاست دەڵێ؟ ئەرێ ئێوە چۆن دەزانن؟ چرا مەشخەڵێ ئێرە ڕێگایەکی نهێنییە. ماری چرا بێنە؟ هەر کارێک کە دەڵێ بیکە جەناب یاریوس. ئێوەش